ئەگەر ئەم ئۆتۆمبیلە پێش ئەو مانگە نەفرۆشرێ تۆ چی لێ دەکەی کۆدیەکەی بۆ خۆت یاخود نرخەکەی دەشکێنیت؟ خۆم ئەگەر کۆدەکە نەکرێت ئەمە کۆدیەکەم بە ناوی خۆم و ئێڵمەوە ئیتر دوای ئەوە ئەو بڕیارە خۆیان هەش بڕیارێکی کایانە لە دەسەڵاتی ئەوانایە هیچ بڕیارێک نهاتەوە بڕیاری کە بۆ ئێمە هاتوو ئەوەی ئاڵێتە تەبعەن ئێستا من گوێم لە کەناڵێ بوو قسەیە کرد ئەیود ئاسایش دەستگای ئاسایشی هەرێم بە تایبەت سنووری سلێمانی پلێتێکی ئەسڵی کۆدێکی ئەسڵی بۆ کە کام سارۆک و هەر سارەکانی تر مخالفە هەش غەڵەتێکی پێ بکرێ ئیجراعاتی خۆی لەگەڵا بکرێ وەکو کامێرە و تێژڕەوی و ئەم بابەتانە. پێشتر هاوڵاتیان بەشێک لە هاوڵاتیان ئۆتۆمبیلانیان نەدەکڕی دەیانوت بێسەرەتایە و هیچ ئەولاتێکی نییە بەڵام دوێنێ شۆم بڕیار دەرچووە ئەمڕۆ ئایا خەڵک هاتوو بە تایبێت بڵێ لە دوای ئەم بڕیارە من ئامادەم بیکڕم؟ تقریبا وەڵی بازار هیچ گۆڕانکاریکی وای بەسەرا نهاتوانی خەڵک بە تایبەتی ڕوویتێکە ئەوانی کە هەر هەیەیان بوو فرۆشتوانێتەوە زیاتر ئەو کەسانە ئەیکڕن کە پێشووتر پیان بووە چکە سارێکی زۆر تایبەت نەم سارانە بەپی بڕیارەکە بێ کە کۆت کرا و کەسە ناتوانە بیفرۆشێتەوە هیچ کەسێک ئەمڕۆ هاتووە بڵێ من ئەمێ ئێستا بیفرۆشم؟ تقریبا وەڵی هەر ناڵێم گۆڕانکاری بەسەرا نهاتوە کڕین و فرۆشتن ئاساییە و هیچ سعرێکیش بەرز نەبووەتەوە خەڵک بێوێ مزایدی پێوە بکە و سعر لە خۆی بەرزکات و ئەسڵ و ئەساسی نییە وەرە من دوێنێم سارم بە 55 گەڵا فرۆشتووە هەر بە 55 گەڵاگەی فرۆشم.